ئێرە ناحیەی هەریرە لە قەزای شەقڵاوە. شەقامەکانی ئەم شارۆچکەیە پڕ بوون لە زبڵ و خاشاک. فڕێدانی زبڵ و خاشاک لەلایەن شارەوانیەوە دراوە بە کەرتی تایبەت. کارمەندەکانیش بەهۆی دواکەوتنی موچەوە مانیان گرتووە و شار پاک ناکەنەوە. بەو هۆیەوە کوچە و کۆڵانەکانی ئەم ناحیەیە پڕ بووە لە زبڵ و خاشاک. زیاتر شوفێر و ژینگە پارێزەکانی کۆمپانیای هایکلین موچەی مانجی دیان وەرگتیا مانجی 11 وەرنەگرتیا داوا دەکەن موچەی مانجی 11 پێ بدرێتن لەبەرەوەی شکارەکانیان تاخیر کردیا گوایە بە ئیش نەکردی نیوان وە بکەن ببیتە پاڵەپۆستۆیەک لەوەی کۆمپانیا موچەیان بداتێ بەڵام ئەم وەکوم سەرۆک شارەوانی هەری پێم شتەچی باش نییە لەبەرەوەی خزمەتکردنی خەڵکە دەبی لە سەروی هەموو شتێک بیتن هەرچەندە ئیشە کۆمپانیای ئیشە ڕاستە خۆی ئێمەیان ناڕاستە خۆی ئێمەیە کە چاودێری شکارەکانیوان بکەین ئەگەر ئیشەکان بە باش بکەن و خزمەتی خەڵکی بە باش بکەن ئەوە شتەچی باشە و ئەگەر نەشکەن لەسەر ئێمەیە پێبژاردن و غرامەیان بکەین ئەمە بەردەوام دەبین لە چاودێریکردن و هەروەها لە غرامەکردنیشان. هاوڵاتیانی ناحیەی هەریر نیگەرانن لەوەی سیمای شارەکەیان بەهۆی زبڵ و خاشاکەوە شێواوە و بۆنێکی ناخۆش شەقامەکانی گرتۆتەوە. ئەوان دەڵێن حکوومەت کەم تەرخەمە لە ئاسخزمەتی هاوڵاتیاندا. سەرەڕای ئەوەش کە شارەوانی بە ناوی فرێدانی زبڵ و خاشاک مانگانە بڕێک پارە لە دوکاندارەکان وەردەگرێت بەڵام کارمەندانی شارەوانی موچەیان درەنگ پێدەدرێ و دووجار گرفت بۆ هاوڵاتیان دروست دەبێت. سەرەتا بەخڕەندی کەناڵی پەیامەکەم کە بە دوای چشتی هاوڵاتیانەواتوە بەڕاستی شارەوانیەکەمان کەم تەرخەم بۆ لەوەی کە خۆڵ و خاشاشی هاوڵاتیان خرکەتەوە دیارە باوکاریەوەی کە گوایە نانتوانیوە هاوکاریەکانی ئەو هاوڵاتیانی کە هەرستن بەپاکردنەوەی شارەوانیەکەمان دابین بکەن بۆیە داواکانی لە حکوومەتی هەرێمی کوردستان کەوا ئەو کێشەیە چاسەر بکات بەڕاستی چی خۆتان دەزانن ئەو کێشەیە نەخۆشی بەدواوەیە یعنی ژێگەمان پیسە بێ بۆیە داواکەم لە حکوومەت کە بە دوای چێش هاوڵاتیانە بێ و یاریدێکی زۆر ناشرین و بۆنێکی زۆر ناخۆشمان بۆ دێت زۆرم بێنە حەقیانی چی هەموو مانجە داوای پارە دەکات دەڵێ 5,000 بینام شارەوانی کوه مافی شارەوانی بۆ نادەن حەزەکەم بەخۆی دابچێتەوە حکوومەت. نزیک 7 ڕۆژە زبڵ و خاشاکی ناو هەریر و ئەوەی ئەمە ئاگادار ناو هەریر فڕێ نەدراوە زۆرێک لە خەڵکان مەجبور بوونە کە بەخۆی هەسن زبرەکان کۆ بکەنەوە فڕێ بدەن حەقەتەنشەوە ئیشی حکوومەتە و کە حەخوای حکوومەت فڕێ بدەن نە خەڵک دەو ئیشانە لەسەر خەڵکەکەیمانی مەجبور خەڵکەکە بەخۆی زبرەکەی فڕێ بداتن. لە ماوەی ڕابردوودا وەزارەتی شارەوانی وەرگرتنی پارەی مانگانەی زبڵ و خاشاشی بەسەر دوکاندارەکاندا سەپاند بە ناوی ئەوەی پارەی کارمەندانی شارەوانی پێدابین بکات بەڵام لە ئێستادا سەرەڕای ئەوەی شارەوانی مانگانە پارە لە کاسبکاران وەردەگرێ بەڵام موچەی پاکەوان و کارمەندان لە کاتی خۆیدا نادات هەر بەم هۆیەوە پاکەوانان لە ناحیەی هەریرمانیان گرتووە و تا موچەیان پێنەدرێ ناگەڕێنەوە سەرکارەکانیان. جێگەی ئاماژەیە ناحیەی هەریر سەر بە قەزای شەقڵاوەیە لە پارێزگای هەولێر و نزیکەی 50 گوند لە خۆ دەگرێت. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی هەریر.